بەڕێزان لە ڕێکەوتی دەی سێ دوای ئەوەی هەواڵمان پێدرا لەلایەن هاوڵاتیانی شاری سۆران کەوا کەسێک پارەی تەزویری پێداوە لە دوکان شتی کڕیوە بۆیە دەست بەجێ بەڕێوەبەری پۆلیسی سۆران تیمێکی پێکهێنا مەبەستی بەدواداچوون لەم کەیسە و ئاشکراکردنی ئەم تۆمەتبارانە بۆیە تیمەکە لە بەشی نەهێشتنی تاوانی سۆران بەشی پۆلیسی نەهێشتنی تاوانی سۆران تیمەکە دەست بەکار بوو دوای لێکۆڵێنەوەیکی زۆر توانرا تۆمەتباری سەرەکی دەستنیشان بکرێت کە دانیشتووی شاری هەولێرە بەڕێزان ئەمەوەی پێتان ڕابگەێنین دوای لێکۆڵێنەوە لەگەڵ ئەم تۆمەتبارانە دەرکەوتەوە ئەم پارەیە لە ڕێگەی ئافرەتێکەوە بووە کە لە دەرەوەی وڵات دراوە ساختەکانی ئەنارد بۆ ناوەی هەرێم بەڵام توانرا بە هەر شێوەیەک بێت دوای هەوڵ و ماندوون بوونێکی زۆر توانرا ئەم ئافرەتە بە هەر شێوەیەک هەیە بگەڕێنرێتەوە هەرێمی کوردستان و لە ڕێگەی فڕۆکاک خانەی هەولێرەوە دەستگیر بکرێ و ئێستا لە لای ئێمە دەست بەسەرە و لێکۆڵێنەوەی لەگەڵەکرێت بڕی ئەو پارەی کە ئەم ئافرەتە داینابوو ڕەوانەی کردووە بۆ هەرێمی کوردستان نزیکەی 2 دەفتەر دۆلار بووە بەڵام تەنها بڕەپارێکی کەم لە سنووری سۆران ساخ کراوەتەوە بە پێی گفتاری تۆمەتباران ئەوەی تر لە شوێنەکانی تر ساخیان کردوتەوە پارەکەش لەو 2 دەفتەر دۆلارە تەنها 56 وەرەقەونی و لەگەڵ 1000 یۆرۆ کە لەلایەن ما بووە دەستی بەسەر داگیرە ئەوەی تر ساخ کراوەتەوە